ساتێک بوو لە هەموو جیهان ڕەنجیدا بووە تەنها میلەتی کورد نەبوو. سەبارەت بە کۆچی دوای سەرۆک مامزەلال وەکو هەولێریە کاوخەمی خۆت چۆن دەردەبڕی؟ بێگومان ئێمە وەکو خەڵکی هەولێر وەکو هاوڵاتیانی شاری هەولێر ئێمە زۆر نیگەرانین بەڕاستی دڵگرانین بە کۆچی دوای زەرای مامزەلال. کۆستێکی زۆر گەورەیە. ئەستەمە لەم سێدەیەدا کەسێکی وەکو هەڤاڵ مامزەلال جارێککە دروست بکرێتەوە. بەداخەوە بۆ کۆچی دوایی بەڕێز مامزەلال بەڕاستی خەسارەتێکی گەورە بوو لە کورد کەوت و لە عێراقیش بەگشتی. بەڕاستی پیاوەکی مەزنی وەکو بەڕێز مامزەلال جارێکی دی دروست نابتەوە. بۆیە هاوخەمی خۆمان دەردەبڕین بە کۆچی دوایی بەڕێز مامزەلال. بەداخەوە دیارە ئەمڕۆ گەلی کورد بە تایبەتی و عێراقیەکان و دۆست و لایەنگران و جەماوەرەکەیەکێتی خەسارەتێکی زۆر گەورەی کردووە بەجان لە دەستجانی جەنابی مامزەلال. هەڵبەتە مامزەلال چەتری کۆکەرەوەی هەموو عێراقیەکان بووە. بەداخەوە و داوا لە دۆست و لایەنگران لە هەڤاڵانی مەکتەبی سیاسی دەکەم لە دوای نەمانی مامزەلال لەسەر ڕێبازەکەیمان بەردەوام بن. تۆ وەک هەولێریەک وەک کادرێکی چێتی چۆن هاوخەمی خۆت دەردەبڕی بۆ کۆچی دوایی سەرۆک مامزەلال؟ بەڕاستی لە ساڵی 2017 ساڵی نەهامەتی گەلی کورد بوو بە حکومەوەی مەسەی سەرکردی گەورە لە ساڵدا کۆچی دوای کردبوون منە کاک نوشیروان هاوڕێ عەزیز محەممەد هەروەها هەڤاڵی گەورەمان مامزەلال. کارەساتێکی گەورەیە بۆ هەموو کورد، بەڵام بە تایبەت بۆ یەکێتەکان ئێمە کادرەکانی خوارەوە بە تایبەت دەڵێن ئەژنۆمان شکا. داواکارین لە مەکتەبی سیاسی سەرکردایەتی یەکێتی یەک ڕیزی ناو یەکێتی بپارێزن بەش کۆچەکەشی بێ بە ئارامیەک بۆ هەموو هەر چوار پارچەی کوردستان. وەک هەولێریەک چۆن هاوخەمی خۆت دەردەبڕی؟ کۆچێکی زۆر گەورە بۆ هەموو گەلی کوردستان بۆ هەموو، بەڵام ئەمەوەش کادرانێکی جوان درێژە بە خەباتی مامزەلال دین. بەڵێ وەڵی بەڕاستی دەدەزانی مامزەلال کارەساتێکی زۆر گەورە بوو لە هەر چار پارچەی کوردستان، لە هەرێم کوردستان، لە خاصن لە بۆ یەکێتی لە بۆ عێراق. بەڕاستی هەستەنی باسی و پیاوە بکەی تەواو نابی لە سبەنەتەوە هەر باسی مامزەلالکە شتەکانی تەواو ناوی ئەوەندە باسیکەین. وەک هەولێریە کە بەشداری ماتەمینیت کردووە تۆ چۆن هاوخەمی خۆت دەردەبڕی بۆ کۆچی دوایی سەرۆک مامزەلال؟ بەڵێ بەشداریمان لە پشتەی سەرۆک مامزەلال کەمترین وەفایە، بچووکترین وەفایە بەرامبەرەوە سەرکردە مەزنە کە لە عێراق و لە شەرق ئەوسەط لە هەموو جێک کە تاویز ناکرێتەوە. هیوادارین خوا سەبری مان بدە. تۆ چۆن سەبوری خۆت دەڕێت؟ کۆتی سەرۆک مامزەلال بەڕاستی کارەساتێکی گەورە بوو لە گەلی کوردستان و عێراق، بە تایبەتیش بۆ یەکێتیەکان. داوای لە خوای گەورە دەکەین کە بە بەهەشتی بەرینی شاد بکە. خوا سەبوری گشت لایەکمان بدە ئینشاءڵڵا.